لە مانگی یەک کەمپینێکمان ڕاگەیان لە ناو شاری سلێمانی کە لەو کەمپینە زۆربەی نوێنەری هەموو هێزە سیاسیەکانی کوردستان و هونەرمەند و ڕۆشنبیر و کەسایەتی شاری سلێمانی و بەشدار بوون بۆ کۆکردنەوەی واژۆ بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆر بهێنرێتە دەرەوە و بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێ. کەمپینەکە لە ژێر ناوی ئەوەی ئازادی بۆ ئۆجەلان و دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر. هەتا ئیسە بە هەزارەهان ئەو زیاتر نزیکی ملیۆنێک واژۆ کۆکراوەتەوە و ئەمانەوێ ئەم واژۆوانە زیاتر بێ بگاتە چەند ملیۆنێک تا پێشکەشی بکەین بە دادگای مافی مرۆڤ لە شتارسبورگ، دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا و هەروەها دادگای لاهای و بانەتەوە یەکگرتووەکان و بە هەموو دام و دەستگا سیاسی و دیپلۆماسیەکانی جیهان بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆر دەربێنێ. و لەمە دووە کەمپینەکە ئەخەینە سەر ئەبێ بە واژۆی ئەلکترۆنی ئەخەینە سەر شاشەی فەیسبوکەکان و داوا لە هەموو ئازادی خواز و خەڵقی کورد و شۆڕژگێڕان و ئەو کەسانەی دژی زوڵم و زۆردارین، ئەو کەسانەی کە ئازادی خوازن و عشقی ئازادین واژۆیان بخەنە سەر ئەو کەمپینە و تاوەکو مانگێکی تر لەسەر ئەقران و شاشەی سۆسیال میدیاکان ئەبێ داواکەین واژۆی ئەلکترۆنی زۆر بێ و بێبێت چەند ملیۆنێک تا پێشکەشی بە دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان بکەین. مامۆستا ئەم کەمپینەر لە ئێستا لە چەند شوێن بەڕێوەچێت؟ بەس لەناو کوردستانیان لە وڵاتانی ئەوروپاش بەڕێوە چووە لە ماوەی ڕابردوو لە مانگیەکە. کەمپینەکە زۆر لەمێکە لە ئەوروپا هەیە، لە وڵاتەکانی ئەوروپا بە تایبەتی لە برۆکسل برادرانی کۆنگرەی نەتەوەیی و ئەو ڕێخستن و گروپە کوردی و شۆڕژگێڕەکانی ئەوروپا کەمپینی ئازادی ئۆجەلان و کەمپینی دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر چەند ساڵێکە لە ئەوروپا بەڕێوەچێ و ئەو واژۆوانە هەمووی کۆکرێتەوە و پێشکەشی وەکوتم دادگای یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکانەکرێت. بەڕێستان لێرە ئەم هەر ئەو دەستەیە بە ناوی دەستەی کەمپینی دەرهێنانی پەکە لە لیستی ڕێکخراوە قەدەغەکراوە. بەڵێ ئێمە ئەم برادرانەی کە لەگەڵمان و لەگەڵ چەند برادێکی تر کەمپینەکەمان ڕاگەیان کەمپینەکەمان ڕاگەیان و ئێستش لە هەموو ناو ڕێخستنە کوردیەکانی باشووری کوردستان کەمپین هەر بەڕێوەیە کارەکەن بۆ کۆکردنەوەی واژۆ و لە سلێمانیش هەر عینیش.